ئەو پەیکەرانەی لە ئیسفەنج و ماددەی دژە ئاگردا پێچراونەوە دەکرێت لە تەواوی دەوری شاری مێژووی لەڤیڤدا ببینرێن. شوێنێک هەڵمەتەکە ئەوەیە لە بەرامبەر ئەگەری بۆمبارانی ڕووسیادا ئاسەوارەکانی کولتوری بپارێزرێن. لە ڕۆژاوای شاردا تەنیا شوێنەیەک دەبینی لە پەیکەری نەپتون واتە خودای دەریاکان هی سەردەمی ڕۆمەکان هاتووەتە دەر کە بە تەواوی لە پەلاستیکدا پێچراوەتەوە. ئێمە بەباشی دەزانین کە ناتوانین لە بەرامبەر زەبری ڕاستەوخۆدا بیان پارێزین، بەڵام لە بەرامبەر هەر چەشنە تیشکێک لە ئاگر، شەپۆلی تەقینەوەکان یان پارچەی بچووک تا ئەوەندەی بتوانین هەوڵ دەدەین پارێزگاریان لێ بکەین. ئەو هەوڵەوای کردووە کە هاوبەندێک لە کۆمپانیەکانی جادە و ڕێگاوبان کۆبکەنەوە کە ئامۆژگاریان کردوونە باشترین مادە بۆ پارێزگاریکردن، تەنانەت پەنجەرەکانی گەلێک لە کلیساکانیش کەڵک وەربگرن. میراتی کللتوری ئێمە نەتەنیا بەرهەمی هوەری چەندین ساڵ و چرخە لەلایەن پەیکەرتاشان و هونەرمەندانن، بەڵکو ئەوە خەزیێنەیە و هەڵبەت دەبێت پارێزگاریان لێ بکرێت. بەرپرسی بەشی میراتی کولتوری لە نیزێکەوە بەسەر ئەو کارە ڕادەگات و مسۆگەری دەکات کە کارەکە بە باشی ئەنجام بدرێت. من تەواوی ژیانی خۆمم بۆ پارێزگاریکردن لە میراتی کولتوری تەرخان کردووە، چونکە بە شێوەیەکی لێ هاتوویانە ئەنجامی دەدەم و نامەوێ ئەو هەموو کارەی ئێمە کە لە ماوەیەکی درێژدا کردومانە لە ماوەی شەڕدا وێران بکرێن. خۆتان دەزانن زۆر کات دەخایەنێت تا سەربازان بگەنە شاری لڤیڤ، بەڵام ئەگەر هێرشێکی بچووکی ناوەکیش بێت پێم وایە ئەم شارە دەکرێتە ئامانج.